بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دیداری شەقام. لەبەری هاوکارانم من ئەم شەو ئەم بەرنامەیە پێشکەشەکەم خزمەتتانم لە ناحەی سیروانەوە بە تەنیشت مەرگە ساتێکەوە کە لە ساڵی 1986 لەم ناحەیە ڕوویداوە کە تێیدا زیاتر لە 100 هاوڵاتی بێتاوانی ئەم شارە شەهید بوون و دەیان و سەدانی دیکەش بریندار و بوونە قوربانی. لە دوایی تێپەڕبوونی چەندین ساڵ بەسەر ئەم مەرگەساتەیە ئێمە دەمانەوێت جارێکی تر وێنەی ئەو مەرگەساتە بهێنینە پێشچاوی ئێوەی بینەرانی بەڕێز و خۆشەویست، نەک لەبەرەوەی ئازارتان بدەین و دیوێکی دیکەی ناڕەحەتی و ناسۆر و مەرگەساتەکان پیشانی ئێوە بدەینەوە، نەخێر بەڵکو دەمانەوێت ئەوە بیر بهێنینەوە کە لە دوای شەهیدەکان کۆمەڵێک مرۆڤ بوونەتە قوربانی و تا ئێستاش بە دیار بیرەوەریەکانەوە دانیشتون و ساڵانە یادەکان بە چاوی خۆیان دەبین و بەڵام دوورن لە دڵنەواییکردن و قەرەبووکردنەوە و ساڕێژکردنی برینەکانیان. بە کورتی دەمەوێت میوانەکانم بناسێنم، پاشان هەم چیرۆک و هەم داواکاری قوربانیانی ئەم مەرگەساتتان پێ ئاشنا دەکەین. میوانە بە ڕێزەکانم کە ئێستا لە نێو مۆنمێنتی شەهیدەکان ئامادەیان هەیە، بەڕێزان کامەران مستەفا بەڕێوەبەری گشتی کاروباری شەیدان و ئەنفالکراوان هەڵەبجەی شەهید، بەڕێز هێمن حەمە حوسەین مدیر ناحەی سیروان، بەڕێز ئیبراهیم مەیکعلی نووسەر و ڕووناکبیر، بەڕێز فریاد هەورامی نووسەر و توێژهەر میوانی سەرەکی ئەم بەرنامەیەن. لەگەڵمانە هەندێک لە کەسوکاری قوربانیان ئامادەیان هەیە، بە خێرهاتنی گەرمی هەر هەمویانەکەین. بەخێر بێن میوانە بەڕێزەکان، گەورەتان کردین. بەڕێز کاک فریاد، دەمەوێت جەنابتان وەک نووسەر و توێژەر کە ئیشتان کردووە لەسەر ئەم مەرگەساتە و نسخەیەک لە کۆی ڕووداوەکانتان هێناوەتەوە و لە دووتوی کتێبێکدا پێشکەشتان کردو بۆ ئەوی لە یادەوەریمانە بمێنێتەوە. پێم خۆشە بۆ بینەرە بە ڕێزانەی کە نازانن ئەم چیرۆکە چۆن دەستی پێکردو و چۆنیش کۆتایی هاتووە وە قوربانیەکانیان کێن، جەنابتان لەسەر ئەم بابەتە هەندێک لە سەرەتای بەرنامە قسە و باسمان بۆ بکەن. فەرموون. سەرەتا بەناوی خۆی گەورە دەستخۆشیتان لێ کەمگە گرنگی بە مەرگەساتەکانەیەن هەتا لە یادەوەریمان بمێننەوە. ئەم بەرنمەیە کەم نییە کە مەرگەساتێکی وا تراژیدی ئاشناکەن بنەوەکانی ئێستا و داهاتوومان. ئەلبەتە نووسینەوەی مێژوو گرنگی و باخی تایبەتی خۆی هەیە. ئەمڕۆ من دەمەوەکو نووسەر و توێژەر لە گۆشەنیگای ئەم بەرهەمەی خۆمەوە توێژینەوەیکی مەیدانی وردە لەسەر ئەم مەرگەساتە لەگەڵتانە بەشدار بم. ئەلبەتە ئەگەر مێژوو بیرمەندانی مێژوو کە مێژوو ئەنووسنەوە سەرەتا سەرچاوەی ڕووداوەکان شیەکەنەوە سەرچا ئەمەوێت لێرەوە منیش وەکەوەی کە لە جیهانە باو مێژوو باسەکرێ و ئەنووسرێتەوە سەرچاوی ڕوودانی ئەم مەرگەساتە باسکەم. ئەگەمە بگەڕینەوە بۆ سەرەتام کۆمەلگام زۆرە ملیانە چۆن دروست بوون، گەڕینەوە بۆ ڕێکوتنامەی جەزایر کە ساڵی 1975 لە نێوان محەممەد شا پەهلەوی و سەدام حسەین واژۆ کرا. بەس لەبەرەوەی کاتی بەرنمەکە کەمە ناچمە ناو تەفاسیلی بابەتەکەەوە. بەڵێ بڕیار درا هەورامان ڕاگوێز بکرێ بە قوڵایی 20 کیلۆمەتر لەگەڵ ئەم ناوچەیە بۆ ئۆردۆگا زۆرە ملەکان، سیروان، عەنەب، زەمەقی، خورماڵ هەتا بڵێن شانەیە. دواتر هەورامان لەگەڵ خۆڵا یەکسان کرا، خانوەکان تەقێنرانەوە، ئەم دێهاتەکانی ئەم سنوورە هەمووی ڕاگوێزکران بەرەو ئۆردۆگا زۆرە ملەکان لە 27 نۆی 1970 یەکێک لە بڕگەنامەکانی ڕێکەوتنامەی جەزایر ئەچێتە بواری جێبەجێکردنەوە.
کۆمەڵگا زۆرە ملەکان دروست بوون دیمۆگرافیای ناوچەیە گۆڕا کە گۆڕا کۆمەڵێ ڕووداوی نەخوازرا و هاتنە پێشەوە یەکێکیان مەرگەساتی 6/1986 بوو کە کۆمەڵی قوربانی لێکەوتەوە خەڵکی بەژمەینەتی ئەم ناوچەیە بە تایبەتی هەورامان ئەلەم بینایە لە ئەنجامی شەڕی نێوان عێراق و ئێران بوونە قوربانی شەڕەکە لە ناوەڕاستی ساڵانی هەشتاکانە ناو نرابوو ئەو مێژونوسان ناوێ بن بە شەڕی مەدەنی لێرە سەدام حسەین ناوی نابوو قادسیەی دووەم جەنگەکە لەوێ ئێران کۆماری ئیسلامی بەرگری پیرۆز ناوی دەرکردبوو و ناوزەنگی دەگەر پێمان بڵێ بۆچی ئەو هاوڵاتیانە لێرە کۆبووبوونەوە هەر لێرە دەژیان یان بۆچی ئێرەیان بەکارهێنا بوو ئێرە کۆمەلگایەکی زۆرم لێ بوو ئۆردۆگایەکی زۆرم لێ بوو خانوەکانی ئێرە چۆنەڵی بەهێز نەبوو خۆڵ و دار دروستکراون ئەم بینایە وەکو پەناگە بەکارهاتووە وەکو پەناگە بەڵام شتێک هەیە وەکو ئامانەت لێرەوە مێژوو باسی کەم لێرە سەدام حسێن بە کوێرانە ئێرانی تۆپبارانە کرد کۆماری ئیسلامی ئێرانیش وەڵامدانەوەی هەبوو بەڵام ئەو لە ڕێگەی ڕادیۆوە وەکو یاسای جەنگ ئەوە مێژووە و ئامانەتە بێ مێژووەکو خۆی بگامنیش مێژووسمە بێ لێرە ئەو پەیامەوەکو خۆی بگەێنم ئاگاداریە کرد بۆ خەڵکەکە کە بۆ نمونە دوای دوو کاتژمێری تر تۆپبارانی سیروانەکەم یا هەڵەبجە ئەەکەم یا شوێنەکانی تر لە ڕێگەی ڕاگەاندنەوە کاتە ڕادیۆ بوو ئاگاداری ئەیە و خەڵکەکەش هاتوبوونە ئەم بینایە وەکو پەناگە بەکاریانێناوە بڵێ ئەو کات چۆن حەدەسەکە ڕوویدا خودی حەدەسەکە با بڵین حەدەسەکە لێرە ئەو کاتە 23 ماڵی خۆرماڵ ئێنە ئێرە وەکو ئاوارە بوو بوون چووکە خورماڵ سەر سنوور بوو تا ڕادەیەک مەسەلەن زیاتر نزیک بوو تۆپباران ئەکرا زیاتر ئەکرایە ئامانج 23 ماڵەکە هاتبوونە ئێرە و خەڵکی چواردەوری ماڵەکانی ئێرەش پەنایان بۆ بیناکە هێنابوو وەکو پەناگە بەکاریان هێنابوو سوتەمەنیان هەبوو وەکو غاز نەوت تۆپ کە بەر ئێرە کەوتبوو بەر سوتەمەنیەکە کەوتبوو سوتەمەنیەکە سوتا بوو زیاتر ئەو سوتەمەنیە بووە هۆکاری ئەوەی کە ئەوانە کە لێرە بوون ببنە قوربانی و شەهید ببن بڵێ بەهۆی تۆپەکانەوە هاوڵاتیانە شەهید بوون یان ئەو ژمارە هاوڵاتیە لە ئەنجامی بوون ئاگر کەوتنەوە چوزانم داڕوخانی باڵەخانەکە چۆن ئەو ژمارە زۆرە لە بۆردمانەکەی بوونە قوربانی من کە توێژینەوە ئەەکەی ساختکردنەوەی خۆی توێژینەوە لە هەموو دنیاە وایە مێژوو کە باسەکرێ لێرە من پرسیارم لە شایەت تاڵەکان کردووە ئەوەی کە ئاگر کوژێنەوە بوو ئەوەی کە تەرمی شۆردووە ئەوەی کە لە ناو بیناکەی ڕزگار بووە بریندار ێسە پرسیارم کردووە ئایا ئەم شەیدانە کە شەید کراون پارچیان پێوە بووە بە سووتان بووە بە چه جۆرە لە جۆرەکان لە پشکنینەکانە دەرچووە کە ئەمە براون بۆ نەخۆشخانەکە شەهید بوون هەنێکیان بە بۆنەی پارچەوە بووە زۆربەی زۆریان بە بۆنەی خنکانی و خنکان و دووکەڵەوە بووە زۆربیان بە بۆنەی سووتانەوە بووە ئەبم شێوەیە گیانیان لە دەستداوە زۆربەی زۆریان سوتاون یا خنکاون بە بۆنەی دووکەڵی سوتەمەنیەکەەوە زۆر سپاس کاک فریاد زۆر سپاس من هەر لەسەر خودی با بڵێن ڕووداوەکە کە پێم خۆشە زیاتر لە زمان حاڵەکانیشەوە بیبیسن بینەران ئەگەر خەدیجەخان هەندێکمان بۆ باسکە خەدیجەخانمان لەگەڵایە بینەرە بە ڕێز و خۆشەویستەکان خەدیجەخان خۆی یەکێکە لەو هاووڵاتیانەی کە لە کاتی بۆرمانەکەیان لە نێو ئەم باڵەخانەیە بووە بابزانین خەدیجەخان بە کورتی چۆن ڕووداوەکەی بینیوەوە چی ڕوویدا لەو ساتە وەختەیە خەدیجەخان بەخێر بێن تۆ چی دبینی لەو کاتەیە چۆن ڕووداوەکە ڕوویدا بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە و میهرەبان وەڵاهی ئێمە ئەو تۆزێ مایکەکەمان بۆ بەرزکەیتەوە نزیکی شکەیتەوە ئاوە ئەو ڕۆژە ئێمە تۆپ دای ئەم دی و ئەو دی ئەم مەجمەعە یعنی دای ئەو دیوەکو ئەم دیوەکوی تر زۆر یعنی خەڵک چاری نەما وتیان ئەو کاتە خەڵک یعنی شوێنی نەبوو شوێنە بچیتە ناوی هەر خانوەکان و ژێرخان و شت نەبوو ئیتر ئێمەش ناچار بوون هەموو ڕامان کرد هاتین ئەم بینایە کە هاتین ئەم بینایە سیرەکەین ئەم بینایە پڕە لە خەڵکە ئیتر پڕە لە خەڵکە ئێمەش ئالە و هینەوە سابووین ئەلەوێ لەو ناو ئەو ژوورانە نەچوونە ژوورەکە هەر لە هۆڵەکەەوە سابوون تر ئەوە نەمان نەزانیت تۆپەکە دای ئێرە کە تۆپەکە دای ئێرە خەڵکی زۆربیان بە ڕۆژوو بوو وتیان
سەڵەوات بدەن تۆپەکە نزیک بوویەوە کورە سەڵەوات بدەن قسە مەکەن ئاوا خەڵک زۆر بەحسیان کرد ئیتر وەڵا ئێمەش تر هەرەوە نەمان بین تەقریب دۆریاوە لەوانە نی ساڵێمەوە سابوون ئیتر هەرەوە دنیامان بینی ئەم ناوە پڕ بوو لە بەرمیلی نەوت و بەنزین و سیارێکیش لەوێ وەستا بوو هەتا سیارەکە گەڕی گرتو من هەرچیم کرد نەمتوانی بڕۆم پیاوێکی خەڵکی لای خۆمان کاک جەمال دەستی گرتم و ڕای کێشام ئیتر سێرەکەم ئەم حەچی جلو بەرگمە پڕ لە خوێن و لە مێشکی خەڵک ئیتر چوومە خوار و خەڵگوتەوە هیچ زامانی هیچ هەستم نەکرد بۆ خۆم هیچم زامار نەبوو بەس خوێن و مێشکی خەڵک زۆر بەجلەکانمەوە بوو ئیتر وەڵا هەر خەڵک بوو ڕای کرد بەس ئیتر مەجان نەبوو لێرەوە ڕاکە هەر لەولاوە لەولاشە سیارەکە وەستا بوو گڕی گرت بوو ئیتر یعنی بە کەمی خەڵک ئەیتوانی ڕابکە بەس ئیتر هەر نازان من چۆن ئەو جلانم گڕیانە گردان بەلای ئاگرەکە ئیتر هەر خەڵک بوو بەرەو خوارە چون بۆ لای مزگەوتی سەلاحەدین حتا ئەوێ لێرەشتر هەر تەقی بەرمیل و نەوت و بتڵوش دەهات ئیتر ئەوەمان بینی خەڵکی زۆر بوونە قوربانی خەدیجەخان لێرە وەڵاهی لێرە ئیتر ناڵێ من ڕامان کرد کە چون بۆ مزگەوتی سەلاحەدین سەیرەکەن هەمویان لەوێ بەڕیزدانا و دەیان پۆشیون ئیتر من لێرە بەس ژنێکم بینی ئەلێرە خوا عەفوی کادادە سەلمای نابوو هەر ئەوەم بینی چونکی من نەچوو بوومە ناو ژوورەکانەوە ئەو ژوورانە پڕ بوون لە خەڵک بەس ئێمە لەو هێوانەوە سابوون ئەلەوێ سابوون ئیتر کە ڕامان کرد بەرەوە خوار ئیتر زاتمان نەبوو یعنی بگەڕێنەوە لەبەر ئاگرەکەی ئاگرەکە زۆر بەرز بوو دووکەڵەکەی بوو تر زاتمان نەبوو بگەڕێنەوە هەر خەڵک بوو هات و سێری ئاگرەکەیانە کرد و ئیتر وتیان حەریقی ژاتپۆ لەو کاتە هەریقەکە بە ئەمر ئیرادەی خوا چونکی ئەجەلی ئەوانە تەواو بوو وتیان چەقیوە بەم یعنی چلەی هاوینە ئەو هەریقە چەقی بوو بلا تەجبی لە نازانتە لە شوێنێکەوە هەتا ئەو هات نیوەی خەڵکەکە ئاوا خنکا و دەستخۆش خەدیجەخان مامۆستا ئەنوەر جەنابی شت بەڵێ مامۆستا ئەنوەر با قسەمان بۆ بکە ژمارەیەکی زۆر کەس و کاری ئێوەش لەم باڵەخانەیە شەهید بوون خوا لێیان خۆش بێت جەنابەت چیت هەیە بە کورتی پێمان بڵێ لەسەر ڕووداوەکە لەو ساتە وەختەیە 36 ساڵ تقریبان وەڵا کاتی خۆی کاتێک کە ئەم کارە ساتە ڕوویە زەکەم لەوێ و باسیکەم لەو کاتە ئەسکەر بووم سەرباز بووم لە منتقەی بادینان لە دێک بە ناوی دەی شیوەشان لەو عایدی قەسرۆک بوو لە سەر بە قەزای بڵین زاخۆ بوو لەو کاتا من گوێم کردبوو بۆ ئیزاع عادەتەن لە سەعات 11 ئێمە گوێمانەگرت بۆ ڕادیۆکان بزانین دەنگ و باس چییە خاصن خۆ دەزانانی ئەوەی کە ئەسکەر بێ حەزەکە بزانین دەنگ و باس چیە بە تایبەتی بۆ ئەوانی کە بۆ ئەوی بزانێت تەسریح بی یا کارەسادە یا ڕووداوی یا هەشت دانیارێکە دەرچوو بێ لەو کاتا من بە حەقەت ڕادیۆکەم کردەوە سەعات 11 بوو هەر بەم لەفزە وتی قصفت المدفعية الإيرانية على قصبة السيروان واستشهد أكثر من 200 شخص من النساء والرجال والأطفال والأبرياء وأكثر من 50 إلى 60 جريح هل بمشي بملفظك ودي راديوكا أو كاتي إذاعي بغام كتبويو من لو كاتا خواشايدك إنسان ناتواني خوابك بشاهد من لو كاتا دسم كتبة قريانك بكل قريانك مبوهات لو هاتي تولي رشيد بيني مامۆستا ئەنوەر بەڵێ لەو کاتە هاوڕێکانم ئەوەیان باسی وتم وەڵا ئەوە قزیەک ڕوویەوە تۆزێ بە خێرایی بەڵێ لەو کاتە شایتر مۆڵەتێکیان پێیان مۆڵەتێکی سۆڕۆژی وتیان ئینشەڵڵا کە سوکاتیان نەچوو بەڵام ئەگەر هاتۆ خوانە خاسە کە سوکاتیا چوو ئێمە مۆڵەتێکی زیاتر پێ ئێدەن هەر ئێوارە گەڕامەوە بەیانەکەی لە زاخۆ گەڕامەوە پێشی مەغریب گەیشتمە ئێرە لەو کۆڵانی خۆمان گەیشت هاتم ماڵ و جانتاکەم دانا و ڕام کرد بۆ ئەم بینایە کۆڵانی خوانمە ئەم بینای ماڵەکەمان لەو کاتە دووەم ڕۆژی من هاتم ئەم بینایم بینی هیچ تا دووکار هەڵەسا بۆنی گۆشت بۆنی بڵێن قژی مرۆڤەکان هادیانی کارەساتێکی زۆر ناخۆشی بە حەقەت لەو کاتە کە من هاتمەوە لە کەسوکاری زۆری منیشت شەهید بوو هەر لەو کاتە گەڕامەوە دایکم دەستی کردە من و دەستی کرد بە گریان وتی ڕۆڵێکی ئەمە قەدەرێکەوە هاتووە و ئینشەڵڵا ئەوانە شەهیدن وتم کەسەکانم کەن وتی خوشکەزایەک بە ناوی ئەحلام و ئامۆزایەک بە ناوی قادر محەممەد خالید و ئامۆزایەکی تر بە خۆی و خێزانی هەر هەمووی تیاچون دیسان کچێکی مامەم و هەموو خزمەکان بە عام خەڵخەڵخانێکی زۆر شەهید بوون بە تایبەتی و زۆرینەیان ئەتوانم بڵین پشکی شێر بەس بەر ئەو گوندەی ئێمە کەوکە گوندی نانژڵێ و هەروە سەرگەت و زەڵم و ئەو دەیانێتی هۆرامان کە لە خورماڵ ئاوارە ئێرە بوون شەیدیان تیا بوو لەگەڵ کۆمەڵی خەڵکی ناحەیەی خورماڵ و سیوانیش دەستان خۆش بێ کە مامۆستا ئەنوەری بەڕێز کە ئیبراهیم جەنابەت ئەگەر بە نۆڕی خۆت کاتێک
مەرگەساتێکیاوا ڕوودەدا هاوڵاتیان بەبێتاوان دەبنە قوربانی و دوایی دێتە سەر هەندێک حیساباتی وەکو قەرەبووکردنەوە و ڕێزگرتن لە کەس و کاری قوربانیان و ئەو بابەتانە بە تایبەتی ئێمە لە سەردەمی ڕژێمێکە کە ئەوە ڕوویداوە زۆرێک لە جەستەیەم نیشتیمانەی کاول کردووە زۆرێک لە ناوچە جیاوازەکانی وڵاتەی وەکو مەرگەسات تۆمار کردووە. ئێستا حکوومەتێکمان هەیە حکوومەتی خۆجێی هەر لەو ساتە وەختەوەی کە لە دوای ڕاپەڕینەوە ئیتر کەس و کاری قوربانیان چاویان لەوەیە ڕێز و حرمەتیان لێ بگیرێ قەرەبوو بکرێنەوە حساباتیان لەگەڵا بکرێت و زانم برینەکانیان ساڕێژ بکرێت. ئێوە وەکو کەس و کاری قوربانیانی ئەم مۆنمێنتە چاوەڕێی چیتان کرد بەکوێ گەیشت؟ سوپاس بۆ جەنابتان بۆ سازدانی ئەم بەرنامەیە لەسەر ئەم مەرگەساتە چونکە زیندوو ڕاگررتنی ئەم یادانە زیندوو ڕاگررتنی بەشێک لە مێژووی میلەتەکەمانە بەتایبەت بەداخەواڵم بەشێک لە مێژووی خوێناوی میلەتەکەمانە ئەم ڕووداوە معڕەز بوو بۆ لە بیرچوونەوە و پراوێزخستن بە هەوڵی چەند بەڕێزێک وەکو کاک فریاد یا کاک حەبیب ئەمین کە هەوڵێکی خۆبەخشانەیاندا ڕووداوەکەیان یا مەرگەساتەکەیان دۆکمنت کرد و لە تیاچوون و فرامۆشکردن پاراستیان. کات زیاتر من ناگرم ئەچمە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابێت و لێرەشەوە ڕەحمەت و سۆزی خۆی گەورەی مهرەبان داواکەم بۆ گیانی کۆی شەهیدەکان و شیفا و سەلامەتیش بۆ بریندار و ئەو کەسوکاریان کەماون. داواکاری و خواستی کەسوکاری قوربانیانی ئەم مەرگەساتە لە چەند شتێکا خۆی بینێتەوە. سەرەکی ترینیان ڕێزگرتن لە ڕوودا و مەرگەساتەکە وەکو بەشێک وەکو لە پێشەوتم بەشێک لە مێژووی گەلەکەمان بەشێک وەکو هێمایەک بۆ قوربانیدانی گەلەکەمان چونکە پارێزگاریکردن لەوە وەکووتم بەش پاراستنی مێژووی گەلەکەمانە بەداخەوە ئێستا معڕەزە بۆ لە بیرچوونەوە و تیاچوون و گومبوون ئەویش خۆی لە چی بینێتەوە زیندوو ڕاگررتنی ئەم مۆنمنتە گەشە پێدانی نۆژەنکردنەوەی پاراستنی دێکۆمنتەکانی کە لە دەسان وەکو وێنەی قوربانیەکان وەکو ناوی قوربانیەکان تۆمارکردنیان دروستکردنی دیواربەندێک بۆ یادگاریەکانیان تاوەکو پارێزراوە بێت واروە سیاجکردن و ئیتر بە معنای گەشە پێدان و پاراستنی ئەم مێنۆمەنتە خواست و داواکاری بنەڕەتی کەسوکاری شەهیدانە. دوای ئەوە وەکو داواکاری و خواستی مادیش کەسوکاری قوربانیانی ئەم مەرگەساتە وەکو شەهیدی هاوڵاتی تۆمارکراون بەڵام لە حەقەتە شەهیدی جەنگن ئەمە یەک دووەمیش هەموو مقاوماتی جینۆساید و کۆمەڵکوژی لەم مەرگەساتە هەیە وەکو ئەوەی کە کۆمەڵی خەڵک بەیەکەوە تیاچوون بە مەرگەساتێکی سووتان تیاچوون نێر و مێی تیا بووە مناڵ و بەتەمەنی تیا بووە پیر و پەککەوتەی تیا بووە ئەمانە خۆی چەند مەرج و چەند پێوەرێکن کە بۆ تاوانە کۆمەڵکوژیەکان دائەنرێن هەموو ئەو مەرجانە لەم کۆمەڵکوژیا هەن کەوابوو لێرەوە من خواستی خۆم وەکو ڕۆژی یادی مەرگەساتەکەش داوام کرد بەتایبەت کە بەڕێز بەڕێوەبەری دەستگای شەهیدان و ئەنفالکراوانی پارێزگای هەڵەبجە ئامادەیی هەیە داواکاریەکە ئەمەیە لە حکوومەتی هەرێمی کوردستان و دەستگای شەهیدان کە ئەم شەهیدانە ئەگەر بە ئیستیسنایش بووە وەکو شەهیدی جینۆسایت تۆمار بکرێن بۆ ئەوەی کە سوکارەکانیان بۆی ڕۆڵە و نەوەکانیان بارەمەندی ئەو ئیمتیازە مادیانە ببن کە سوکاری شەهیدانی جینۆسایت بەریان کەوتووە و بەریان ئەکەوێت چونکە وەکووتم لە ڕووی مێژوویەوە معڕەزە بۆ فەرامۆش بوون لە ڕووی مادیشەوە معڕەزە بۆ فەرامۆش بوون تەنانەت کە سوکاری قوربانیان ئەوەنە ناومێت بوون لە بەدەمەوە هاتنی حکوومەت و دەستگا پەیوەندیدارەکان بۆ قەزیە و دۆزەکەیان تەنانەت بەداخەوە لەم ڕێژەیەکی کەم نەبێ بەشداری یادکردنەوەی ساڵانە یادەکە ناکەن بە پێچەوانەوە گە دڵخۆش بکرانایە ئیمتیازی مادی و معنەویان پارێزراو وایە بێگومان بە شەوق و زەوقێکەوە نەگەر ئەوان جیلی تازە و نەوەکانیان هاتن بە دوای مێژووی باوباپیران و کە سوکاریان ئاگەڕان کە من نمونەیەکی زیندوو ئەیانمەوە کە ئێستا ئەو خوشکە بەڕێزەمان ماوە مناڵێکە ئەو کاتە تەمەنی 2 ساڵ بووە ئەلەم بینایە کە ئەی بینین لە قاتی سەرەوە مامێکی لە عەزرەتی دووکەڵ و ئاگرەکە وەکو ئەم بەڕێزانە باسییان کرد لە بیریەوە بۆ کە خۆی دەرباسکە
مناڵەکە ئاڵاوە لە قاچ و قول و دەسوپەی مامەی فریامکەوە مامەگەن مامەیشی کە گرتوێتی بە باوەشەوە خەمەکەی بووە بە دوو خەم لە سەرتاوە لە بیرەوە کە چۆن خۆی ڕزگارکە بەڵام ئەویشی هاتووەتە سەر کە چۆن برازاکەیشی ڕزگارکە هەرچۆنێ بۆ بە قادرمەکانە کە خۆی شاید حاڵەکە ناوی کەک معتەسەمە خەڵکی گوندی دەگاشێخانە ئەیگەڕێتەوە ئەلە ڕۆشنایەکم لە قادرمەکانە بەدی کرد تێگەیشتم کە ئەمە لەوانەیە بەرەو ئاسمان بەرەو سەربان بێت سەرکەوتمە سەربان لە بیرەوە بووم خۆم بە مناڵەکەەوە هەڵبم تا کەسێکم پیا کرد بە ناوی کاکشەوکەت تەنسیقی لەگەڵاکە دوای گفتوگۆیەک قەنەعاتی پێکە کە ئەم مناڵە هەڵە دەمە خوارەوە تۆ بیگرەوە وەکو فتبۆڵێک هەڵی بیتە خوارەوە ئەو لە خوارەوە بیگرێتەوە مناڵەکەی هەڵداوە برازاکەی و کاکشەوکەت ناوەکە گرتوویەتیەوە ئێستا ئەو خوشکە بە ڕێزەمان ماوە ئەگەر پاڵنەرێکی مادی و معنەوی هەبێت دڵخۆشکەرێکە بێت ئەم خوشکە ئامادەنی لە هەموو بۆنەیەکەم چیرۆکەی خۆی بگەڕێتەوە هەرچەنە و کاتە مناڵ بووە بەڵام ئێستا ئەگەر بە داوەتنامەی تایبەتیش بۆی بنێری لەوانەیە نێت چونکە هیچ ئومێدێکی بە قەزێکە نەماوە لەبەرەوە من داواکاریەکەم چڕەکەمەوە لەوە کە ئومێد و هیوایەک ببەخشرێتەوە بە قوربانیانی ڕووداوەکە و کەسوکاریان دامکردنی کەسوکاری ئەو قوربانیانە لە ڕووی مادیەوە تەنها بۆ ئەوە باشەکە پێی بژین یان زیندوو ڕاگررتنی ئەو دیمەنانەیە کە ئێمە ساڵانێک وەکو قوربانی طبعاً یارمەتی شەیدانە گەر بیشدرێت وەکو هەر یارمەتی ناوە موچە نییە خۆی بۆ خۆی وەکو شتێکی ڕەمزیە وەکو دڵخۆشکردنێکە ئاوردانەوەیەکە وەیلاگەر موچەی بنەڕەتی و ئەساسیش بێت هاوڵاتی ئەم هەرێمەی ئێستا بە موچە ناژی زۆربەی فەرمانبەرەکان منەگە ئیشی دووەم نەکەن ناتوانن ینی ژیانە بسوڕێن کەوابوو بنەماڵەیەکی خاوەن یەکێ لە قوربانیەکانیش پشتی بەوە نەبەستووە کە بەو یارمەتیەی حکوومەتی هێرم بژی وەکو ئاوردانەوەیەکە وەکو هێمایەکە بۆ ڕێزگرتن لە مێژووەکە وئیلا لەوانەیە سەدان و هەزاران کەسی تری ژەبن کە لەو لە مەرگتر بژین بەڵام ئاوردانەوەی حکوومەت و دەستگای پەیوەندیدار و بەتایبەت دەستگای شەیدان هێمایەکە وەکو ڕێزگرتنێک لە ڕووداوەکە و لە خەباتی ئەو خەڵکەی کە قوربانی کرد وەکو کاکفریاد ئاماژەی پێکرد ئەوانەیە کە لێرە بوونەتە قوربانی چەند جار قوربانی بوون جارێک ڕاگوێزراون لە زێدی باو باپیرانیان لە هەموو ناوچە سنووریەکانەوە بە قوڵایی 15 کیلومتر گوند و لادەکان کە 4500 لادێون ڕاگوێزراون دوای ئەوە بەوەی شەڕی ئێران و عێراقەوە لە خورماڵەوە ئاوارە بوون هاتوون لە بێلانەی و بێخانەیە ئەم بینا تەواو نەکراوەیان هەڵبژاردووە کە نەگەچکاری کراوە نە چیمەنتۆ کراوە نە دەرگا و پەنجەرەی تیا بووە 23 ماڵی شارۆچکەی خورماڵ هاتوون لەم بینا نیشتەجێ بوون کە من لەبیرمە دەرگا و پەنجەرەکانیان بە نایلۆن گرت بوو تیا ئەژیان کۆگای سوتەمەنی و خۆراکیان ئەم حوشە بوو کە ئێستا ئێمەتیا دانیشتون کە بەوەی تۆپەکەەوە هەمووی گڕی گرتووە و بووەتە سەرخۆرەی خۆیان دەست خۆش ئیبراهیم شەڵا بەپی دەرفەت دەگڕینەوە لاتان کە کامەران ئێمە پێمان خۆش بوو ینی ئەوەی خودی حەدەس و مەرگە ساتەکە بینەران بیزانن دواییش داواکاری کە سوکاری قوربانیان جەنابەت BBC و پێشتریش دڵنیام گوێت لێ گرتوون و لە مناسبەتە جیاوازەکانە ئەوان پێشکەشیان کردووە و دراوەتە دەست جەنابدان جەنابتان وەکو لایەنی پەیوەندیدار توانی وتانە چۆن دەستکەن بەوەی کە هەموو مێنتەکە هەم خزمەتێکیش بە کە سوکاری قوربانیان بکەن و چی کراوە تا ئێستا سەرەتا سوپاس و دەستخۆشی بۆ بەڕێستان بۆ ڕێخستنیان بەرنامەوە سوپاس بۆ ئامادەبوونی ئەو بەڕێزانش کە ئامادەبوون لێرە ئێمە کۆمەڵە قسەی هەمیشە دووبارەیەکەینەوە بەداخەوە هەمیشە ئەم قسەمان هەیە کە ئەڵین بەشیشی ئەوەیە کە ئەسەفە خۆین بۆ ئەو قەدەری ئێمەتی کەوتوین کە هەڵەبجێ و ئەم سنوورە جوگرافی ئێمەتی ئاژین و بەشێکیشی بۆ ئەوەی کە وردە وردە مەرگە ساتەکانی خۆمان کە مێژوویە کە سەروەریەکە بۆ تاک بە تاکی ئەم سنوورە واز لە هەموو ئەو شتانە بێنەکە ئێستا لە ئەرزی واقعا گوزارێ بەداخەوە هەڵەبجە پار پێش 63 لە هاتنی ئینگلیزەوە و لە شێخانی عبابەیلێ و بەرگری خەڵکی ئەم سنوورە لە ڕووی ئینگلیزەوە دواتر 63 زعیم سەدیق دواتر بۆمبارانی 74 ئەوەی کە لە قەڵازێ ڕۆژی شەیدی زانکۆ لە هەڵەبجە دوای دوو ڕۆژ لەوە خراپتر دواتر 1970 هەیە یەک گەڕک بە کاملی کە کانیێشخانە خاپوورەکرێ و خەڵکەکەی ئاوارەیە بێت و تۆ مێژووی زیینە بە چاڵ
لە هەڵەبجا هەتا خەڵک زیاد نزیک 100 هاوڵاتی بە زیینوی زیینە بە چاڵەکرێرە لە هەشتا هەیە مەرگە ساتە کە لەسەر ئاستی جیهانا دەنگدانەوەیکی هەیە 6 هەیە 4 هەیە ینی هەر ڕۆژێک هەر لاپەڕێکی هەڵەبجەیتەوە کۆمەڵی مەرگە ساتی یەک لە دوای بەرپرسیارەتێکی گەورەی قەرەبووکردنەوە بوونەتەوە بەڵێ برینە هەرە گەورەکەی تۆ مەسەری 8 نەک حکومەتی هەرێمی کوردستان بگرە حکومەتی عراقیش مفتەلایەپی و نازانێت چۆنین بڕاتە ژێرباری ئەوەی کە بەڵێمە قەرەبوو بکاتەوە بە تاوانی جینۆسایت بڕیاری دادگای فیدراڵی عراق ئەمە بووە بە دادگای باڵای تاوانەکانی عراق عفونکە بووە بە کەیسێکی جینۆسایت بۆیە هەڵەبجە لە هەرلایەکۆ دەستی بۆ بیت برینە جستی قوربانیە وەکو وتم قەدەری ئێمە سنوورە جوگرافیەکەمان هەموو ئەم شتانە ئێمە خەمی بەرکەوتەی چێکی کیمیاویمان هەیە خەمی مناڵی ونبوومان هەیە بابەتێکە هێندە قورسە پێم وانێ بە ئاسانی تا دەیان ساڵی کە چارەسەر بکرێت خەمی تاقانەکانمان هەیە خەمی شەیدی جینۆسایدت هەیە ینی کۆمەڵ شتت هەیە لەم سنوورە بەرکەوتی بەتایبەت باباسییان مەرگەسا ئەمە نییە جاییتەوە سەر بابەتی 86 من سوپاسی و بەڕێزانەکەم کە لەم چەند ساڵانەی ڕابردووە بە تایبەتی کاک فریاد و کاک حەبیب و کۆمەڵی بەڕێزی کەکەم دۆسییان زیین و کردوتەوە شەیدانی بیناسوتاوکەی سیروان ئەو قەدەرەن کە جارێکی کە خەڵک لەم سنوورا بەهۆی جەنگەوە کۆمەڵی هاوڵاتی شەید دەبن پێوەرێکمان هەیە بۆ پۆلێنکردنی شەهید نەک لە سەر ئاستی هەرێمی کوردستان بگرە لەسەر ئاستی گیان سوپاسی مامۆساکەم بەڵام یەک حاڵەتمان هەیە ئێمە سیفەی جینۆساید یاخود ئەو کەسێک کە جینۆساید پاکتاوی ڕەگەزی یان نەژاد یا کۆمەڵکوژیە کۆمەڵکوژی لەلایەن هێزێکی بەرامبەرەوە بەڵام ئەوەی کە لێرە ینی یاسایەک دانراوە من ئومێ دەکەم ئەوەی تایبەتە بە شەیدانی بیناسوتاوەکەەوە ئەبێ ئەو بەڕێزانی لە پەرلەمانن داواکاریان بۆ تەقدیم بکرێ ئایا ئیسtisنا بکرێ لەوەی کە ئەم شەیدە ئەمانەکە بە شەیدی هاوڵاتی تۆمارکراون شەیدانی بیناسوتاوەکەی سیروان کە نزیک بە 200 شەیدە من هەمویان بە شەیدی هاوڵاتی شەیدانی 74 بە شەیدی هاوڵاتی ئێستا من ئەمڕۆ دۆسیەکم لە بەردەسا بۆ کەسێک ساڵی 86 جاریچکە لە ناو هەڵەبجا بە تۆپ شەیدەکری ئەمانە هەمویان ئەچنا چوارچێوەی ئەو یاساوە کە بە شەیدی هاوڵاتی تۆمارەکرێ ینی ئێمە لە ساڵی 1992 هەتاوەکو 1970 هەرچی تۆپباران بووە هەر هاوڵاتیەک بە تۆپباران شید کراوە یاسایەکە بۆ تێکڕادانراوە یا لە کۆڕەوەکە ئەو هاوڵاتیانی کە ئەمە یاسای عێراقیە جەنابەت قانونیەکە لە هەرێمی کوردستانە لە پەرلەمانە تەزدیق کراوە پاڵپشت بە یاساکانی ئاستی جیهانی پۆلێنی جیهانی بۆ نمونە ئەوەی لە جەنگا شەهید دەبێت لە شێوازی کۆمەڵکوژی ڕاتە بابی جینۆسایدەوە ئەوەی کە چێتە بابی تاوانی جەنگەوە کە بۆ نمونە هاوڵاتیەک شەید دەبێت دیارە لەم قۆناغا ئەمە هەیە شەیدانی بیناسوتاوەکەی سیروان هەمویان تۆمار کراون بە شەید بابەتی مۆنومنت هەر بۆ علمی هەموم بەڕێزانە ئێمە لە هەڵەبجا بەدەر لە ناو مۆنومنتی هەڵەبجا مۆنومنتێکمانە یاخود شوێنێکمانە بۆ تایبەت بە شەیدانی 1970 پەیکەری شەیدانی ئەنفالمانە ئەوە بەدا ئەوەم لەبیر چوو هەڵەبجا 1950 ئەنفالی هەیە ئێستا کۆمەڵی ڕۆفات خەریکە دۆزێنەوەی هەڵەبجا تۆ هەڵەبجا ئەنفالت هەیە چیمیابارانت هەیە نازانم شەیدی سەنگ ئەوەت هەیە کە لە هیچ شوێنێک نییە تاقانت هەیە مناڵی ون بوت هەیە کە لە هیچ جێگەیەکی کە هەرێمی کوردستانان نیە لە خورماڵ دیواربەندی شەیدانی هێشتا حوتمان هەیە لێرە ئەمەی کە کراوە لە کابینەی پێشوو تەنها مفاتەحەیەک بوو بەڕاستی بۆ ئەوەی ئێمە چۆن بە جۆرێ لە جۆرەکان پیشان بدرێت کە سیروان وەکو ناحەیەک ینی بەدەر لە هەموو ڕێڕەوە سەربازیەکانەوەی کە بارێکی گران لە سەرشانیم خەڵکە بووە لە کاتی خۆیان لەگەڵ ئەوەیشا تاوانێک لە ئێرە بووە قوربانی کۆمەڵی قوربانی کە مەساتێکی زۆر گەورەیە ئەکرێمە پێناسێکی باش بێ بۆم شارچکە ئەم مۆنومنتە قۆناغی یەکەمە ئێستا حاڵی حازر منەوە ڕۆژیش لە یادەکاوتم بە سوپاسەوە ڕەزامەدی وەرگیراوە بۆ نۆژەنکردنەوەی مۆنومنتی هەڵەبجە بە شێوازێکی باش لەگەڵ دروستکردنی هۆڵێکی شایستە بۆ بۆنەوەیەتەکان هەر لە ناو مۆنومنتی هەڵەبجە ئێمە ئەتوانین لە دوای جێبەجێکردنیەوە جارێکیکە مبادرەی ئەوە بکەین ئەم مۆنومنتە وەکو چۆن بڵین بناغێکی بۆ دانراوە چی بکرێ ئەم مۆنومنتە بکرێ بە مۆنومنتێکی شایستە لانیکەم بۆ سیروان بۆی خەڵکی ئەم شارۆچکەیە ئەو مێژووی لێ ڕووریاوە کە سوکاری قوربانیان لانیکەم بەو بابەتە معنەویە هەست بە ساڕێژی بینینەکان و هەستکەن کە ئەمانش قوربانییانە و خەڵک بە تەسحێکە ئەمانش بزانێت کە کامەران بۆ پێی کە هەڵەبجا بۆ خاوەنی بەڕێوەبەرایەتێک گشتیەکان لە سێکتەرە جیاوازەکان و ئێوەش
لە کاروباری شەیدان بەڕێوەبەراتی گشتیتان هەیە توانی وتانە هەموو ئەو ینی زمینێکی باش ڕخسێنراوە بۆ ئەوی وەکو بەڕێوەبەراتی گشتی بتوانن ئیشی باشتر بکەن یان هێشتا ماوێتی وڵا ئێستا لە ئێستادا بینایەکمان هەچۆنێک بووە دۆژەن کردوێتەوە چوونەتەوە ناو مۆنۆمنتەکە هەموو موافقی وحدی حسابی و هەیکل و هەموو شتێک ئەوەی بۆ ئێمە گرفتە تا ئێستا چەند ساڵێکی شەداوەکەی نەبوونی میلاکە میلاکی پسپۆر قەرارە شتێکمان بۆ کرێ نەبوونی میلاکی پسپۆر وای لێ کردو بەداخەوە تا ئێستا هاوڵەتێک بۆ گۆڕینی وارزگۆڕینێ بێ بچێتە سلێمانی دۆسیەکان لە هەندی ئیشمان کردووە هەندی ئیشمان کردووە ینی بۆ منورگرتی تەعاودە کۆمەڵێک کاروباری یاسایە لێکۆڵینی و مەیدانی بڕیاردان کە دۆسیەک بڕیاری لەسەر بدێ ڕاستەخۆ خۆمان بۆ وەزارەتی نێرین ناچێتە سلێمانی ئەوەی ماوەتەوە لای ئێمە تەنها هێنانەوەی دۆسیەکان و بەستنی موچەیە لەبەرەوە پێویستمان بە میلاکە ئێمە هەمیشە هەنێ جار من چوومەتە بووە لێ هاتووکو کەسێکی معارەزە قسە بکەم خۆی ئەبوو یەکەم شوێن کە تەجیز کرایە لە هەڵەبجا بەڕێبەراتی گشتی شەیدان بواە ینی ئەوە شەیدان بوو دافعی ئەوە بوو هەڵەبجی کرد بە پارێزگا ینی ئەبووایە بەڕێبەراتی گشتێکی شەیدان لە پێش هەمویانەوە تەجیز کرایە ئێمە تا ئێستا نەک بەڕێبەراتی گشتی شەیدان کۆمەڵی بەڕێبەراتی کە هەیە کە نەقسی میلاکیانێ بەڵام بە تایبەتی بەڕێبەراتیەکەی ئێمە کە شوێنێکە کۆمەڵێ شەریحەی مستەسعف کە زۆر ماندوو زۆر جەستە ماندوو دڵماندوو بۆیە لێرەوە جاریش کە داواکەین بە زووترین کات بابەتی میلاک بۆمان ڕاست کرێتەوە و لانی کەم بتوانین دۆسیەکانمان کۆمەڵێک داواکاری لە ڕوبەڕووی ئێوە کرێتەوە ئەوەش داوا لە حکوومەت بەڵێ بەدڵنیایەوە دەگەڕێنە وڵاتان کاگە من بمبورە کەمێک درەنگ هاتمەلات بەڵام تۆ خاوەن ماڵی ئەبێت سنگت فراوان بێ لەگەڵمان سپاس کاگە من مدیر ناحەی سیروان کارە ساتەکە لێرە ڕووی داوە قوربانیەکان لێرن مۆنمنتەکە لە ناو ناحەی سیروانایە ئێوە چه هەوڵێکتان داوە بۆ ئەوەی کە لەگەڵ داواکاری قوربانیان یان کەسوکاری قوربانیانی ئەم مەرگە ساتە هاوڕا بن و هەوڵیان بۆ بن تا چەند بەرچاوتان ڕوونە لەوەی داواکاریەکان ئەچنە پێش بەناوی خۆی گەورە سپاس بۆ جەنابتان بۆ ستافی پێیان بۆ ئەم بەرنامە و بە خێراتنی میوانە بە ڕێزانە شەکەم وەکو خۆت فەرموودۆ خاوەن ماڵ دیارە کاک عەباسیەمان نزیکی 7 ساڵە لێرە عنیەوە 7 ساڵمان تاوا کردوەک بەڕێوەبەری ناحیەی سیروان بەڵێ ئەلبەتە من کە سەرەتا لێرە دەست بەکار بووم عنی نزیکی مانگێک پێش مەوعیدی ئەم یادە دەست بەکار بووم لە ساڵی 2015 بڵێ ئێمە لە مانگی حەوت دەست بەکار بوون مانگی هەشت یادەکە بوو ئێمە لێرە هەوڵمانە تەنسیقێک دروست بکەین ئەو کاتە بەڕێوەبەراتی شەیدان ئەمزانن نەبوو بە گشتی مامۆستا کامەران ئەگەر هەڵ نەبم هەوڵێکماندا لەگەڵ بەڕێوەبەراتی شەهیدانی هەڵەبجە مفاتحەیەکی جەنابی وەزیرمان کرد لەو کاتە بڵێ بە سوپاسەوە یانێمەوێ لێرەوە دەستخۆشیشی لێ بکەم و لە زۆرینەی یادەکانیشە دەستخۆشیم لە جەنابی وەزیر کردووە هەنی بەداخەوە تا ئەو وەختە شۆک و شەهیدی هاوڵاتیش نەناسیان رابوون شەهیدەکان بڵێ یعنی دەستکرا بە دۆسیە کۆکردنەوە و لە ساڵی 2015 کە پێمان نایە 2016 هەمویان وەکوش ئەوەی کە هاتە بۆ پێشەوە و معاملاتی تەسلیم کرده بوو وەکو شەهیدی هاوڵاتی ناسیێنرا بڵێ ئەوە ئێمە هەوڵ یەکەم بۆ الحەمدولله سەری کرد و دووەم ئەم بینایە هەتا ئەو کاتەش شوێنێک بوو یعنی شوێنێکی زۆر خراپ کە زۆرینەی لە کاتی یادەکانیشە بەجددی هەنی ڕوومان نەها دۆڤدەکان بێنی لێرە تاجە گوڵینەکەش دانێ بەڵام سپاس بخوا ئەویش وەکو ماسا کامەران ئاماژەی پێکرد لەو کاتەوە کە جەنابیان دەست بەکار بوون وەک بەڕێوەبەراتی گشتی شەیدان الحەمدولله ینی تەنسیقێکی باش هەبووە ئەم مەرحەلە یەکەمە کراوە بەڵام ئەمە بەجددی جێت هیوادارن کەم قۆناغەکانی تر سەرەتایە وەڵا ینی بەس ئەوەیە وەکوتم تەنها وام پاکراوەت یعنی ئەم شوێن ناتوانین کۆمەڵە تابلۆ بە خۆبەخشی لێ دروست کراوە ئەوانە و بەداخەوە ینی گرفتێکی تر ئەو شەهیدانی کە لەو کاتە شەهید بوون لە مەرگە ساتە وەکو هەڵەبجە شوێنێک نەبوو بەجیا بنێژرێن و یعنی ئەوێش وەکو سیمبولێک و بۆ دانانی تاجە گوڵینەیەک ینی هەر لە گۆڕستانی گشتی ناحیەی سیروان تێکەڵ بە شەهیدەکانی بە ئەوانی تر ینی نێژراون ئەوەش خۆی بۆ خۆی ینی گرفتێکە
بەڵام ئەوەی کە لێرە ینی ئێمە ئێستا زیندوین مشکلەی ئێمە ینی گرفتی ئێمە ئەم مۆنۆمنتە بە دەرەجە یەک کە خۆی بۆ خۆی ینی خۆشوا بوو ئێستا ئێمە لێرە مۆنۆمنتەکە شێوازێکی سەردەمیانەی هەبووە وەک مۆنۆمنتی هەڵەبجا و شوێنەکانی تر لەوێ دانیشینەوە بەرنمەکەمان کردا هیوادارم انشاءالله ساڵێکی تر ئەم بەرنامە ڕاستەوخۆ هەر لەناو ئەم مۆنۆمنتە بەڵام وەکو مۆنۆمنت بکرێت نەک لەم بەم شێوازە ئەمە تەنها هیوایان معلوماتان هەیە هەوڵتان وەڵاهی هەوڵ دراوە و دەرخسەشی بۆ کراوە و کە ئیشکاریش ڕۆشتە پێشەوە بەڵام وەکو موافقە نیەتی تا ئێستا ماسە کامەران ئاماژەی پێکرد موافقە کراوە بۆ دووبارە نۆژەنکردنەوەی مۆنۆمنتی هەڵەبجە ئەنی هیوادارین ئێرەش حقیقەتەن پەراوێز نەخرێت چونکە خۆی بۆ خۆی ئێرەش مەرگە ساتێکە ینی لە پێی بچووکین ینی ئەو کاتێ ناحێکە 200 شەهید لە یەک شوێنە زۆرە و ئێمەش وەکوتم ینی خۆش وایە کۆمەڵی ڕێکار کۆمەڵی ئیشوکار بکرێ بۆ کەسوکاری ئەو شەهیدانەوە بۆ خەڵکەکەش کە ساڵانە ڕۆمان بێ بە ڕسووری ینی داوەتنامە بنێرینەوە بانیان کرد زۆر سپاس کاکە باسوەڵە هەر نازانم بە خێرایی ئەگەر ئاماژە و ئەگەر خۆتان ئەو بزانم سەر لێوەرە هاتن بۆ ئەنجامدانی بەرنامەکە ئەم گەڕەکەی کە ئەم مۆنۆمنتەشی تایە ینی شوێنێکی زۆر زۆر قوربانین بەشدی لە ناحەی سیروانە و هەتا ئێستا حەچی نیە ینی هیچ خەدەماتێکی نییە تەنانەت پارکێکیش ئەمە خۆی بۆ خۆی گرفتە ئەمە ینی دەرخسەکە نزیکی 3 میلیارد دینارە داوامانە لە هەر دەرگایەک جواب کراوین ینی ئەمە خۆی بۆ خۆی نقطەکانە من جانیبە ئیداریەکەی باسەکەم وەکو ماسافرات کە مەسەلەن جانیبە مێژوەکەی ماسە کامەران جانیبە قانونیەکەی ئەوانە من جانیبە ئیداریەکە باسەکەم ئێمە تەنها عنی داواکاریەکانمان هەر ئەم مۆنۆمنتە نیە بەڵکو ئەو گەڕەکەی ئەم مۆنۆمنتەشی تایە و کە سوکاری شەیدانیش ئەم بەڕێزانانی بیرمان چوو کە باسی یەک شتکەین گرفتی ینی کە سوکاری ئەم شەیدانە جگە لەوەی وەکو شەیدی هاوڵاتی ناسێنراون کە سوکارەکەشیان لە هیچ ئیمتیازێکا بەشدار نین ویستمەوە پرسیاری کە کامەران بکەم ینی هیچ ئەوە ئینشاءڵڵا دوای ماسە کامەران بە تەفسیل بۆمان باسکە ینی ئیمتیازی وەرگرتنی زەوی و خان و وەرگیرانی تەلەبەیان لە شوێنان و ئەوانە ینی مستەفید نەبوو دەوروبەری ناوچەکەش ڕاستیەوەی کە دێ سەردانی ئێرەکە بۆی هەر مەینەتی و تۆز و خۆڵەکەی بۆ نەمێنێتەوە بچێ بەسەر ماڵ و بەسەر خۆیان نابا بڵێ شانی ئەوەیە کە بۆیە مۆمنتەوە گەڕەکەش خزمەت گوزاری پێویستی ئەوەیان عیدی کا کامەرانی عیدی شارەوانی و ئەوە چیتان کردووە هەوڵتان داوە لەو وەک ئاماژەم پێکە کاک ئاوازیانی ئەمە تەنها ئەم گەڕەکە ماوە لە ناحەی سیروان بێ خەدەمات ئانی خۆی بۆ ئەوە گرفتەکەی و زۆر جاریش گلەیمان ئەم بەتاکیت گلەیمان لەیەکە نانی کە ئێمە بۆچی پەرایسخراوین بەڵام بەداخوانی وەکوتە من دوای خێرانی دارایی دەست بەکار بووم و دەرخسەکەشی چەندین جارانی بەدەستی خۆم گەیاندومەتە جەنابی وەزیری شارەوانی بەڵام بەداخوانی جواب نیە تا ئێستا ئەو بەڕێزانش تەشریفیان هێنا لە دواوە ئێستا دێمەوە لای جەنابەت کاگرم حتمما حەق لە دەنێ بەڵام مامۆستای بەڕێز بە نوێنەرایەتی هەمویان هەندێک وشە هاوکاریمان بکە بزانین ئەو بە پێیەوەی کە مامۆستا بە خێر بێن بمبورە کە جەنابتان تەشریفتان هێنا و لەوێ دانیش بوون و بوو زیاتر لە خزمەتتان نابوونایە بەڵام جەنابەت وەکەوەی هاوڵاتیەک دانیشتوی ناحەی سیروانی و ناحەی سیروانیش خاوەنی کۆمەڵی قوربانیە تیاندا مەرگە ساتەش هەیە ڕاستە کۆی دانیشتوانی ئەم شارە بۆ خۆی لە مەینەتیەکان بەشدار بوو ئەوەی بەسەر هەڵەبجە و کە کامەران ئاماژەی پێدا بەسەر ئەم خەڵکە بەشمەینەتەیە هاتووە بەڵام ئێمە لەم ساتە وەختەیە باسی قوربانیەکەکەین کە لە ساڵیادی 36مین ساڵیادی خۆیان بۆ نمونە خۆی دەبینێتەوە جەنابەت چیت هەیە بۆ خزمەتکردنی کەسوکاری و قوربانیانە خزمەتکردنی شارەکەی کام قوربانیانی تیادا ڕوویداوە تا چ ڕادەیەک توانراوە خزمەتێک پێشکەش بکرێت زۆر سوپاسدانەکەین وڵایی ئێستا ئەم گەڕەکە کە ئەم بینایی تایە پێ ئەوترێ گەڕێکی ئازادی گەڕێکی ئازادی لە دوو بەش پێک هاتووە کە ئەمە ئۆردوگا زۆرە ملیەکەی پێشووترە کە ئەم بەڕێزانە ئاماژەیان پێکرد ئێستاکە بەشی ئەو بەرەوە شۆستە و قیرتاوی بۆ کراوە
بەڵام ئێساکە بە بەشی ئەم بەراوە بگەڕێ زۆربەی خانوەکان هەر ئەڵێ خانوەکانی ئەو ڕۆژەیە کە لە ساڵی هەفتا و هەشتاکانە چۆن دروست کراوە هەر هەمان شێوە و هەمان وێنەی هەیە هیچ گۆڕانکاریەکی تیان نەکراوە تەنها ئەوەندەیە لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە ئاوەڕۆ دروست کراوە لەگەڵ بەلوعەی ئاو جارێکی تر چاکراوەەوە کە پێشووترش بەلوعەی ئاو هەبووە ئیتر غەیری ئەوە تەماشای بکەین هیچ خەدەماتێکی تر نییە تەنها مەگەر شەبەکەی کارەباکە ئەوانە ئیتر ئەم شارە کە باسی ئەوە کرا ساڵی 86 ئەم مەرگە ساتە ڕوویداوە یعنی ئەم بەڕێزانە ئاماژیان بە چەند دیمەنێکی وەزعەکە کرد بەڵام هەنێتری شتی هەیە گەر یارمەتیان بدەن من حەزەکەم باسی کەم بە خێرایی ئەو ڕۆژە کە ئەم وەزع ڕوویداوە لە ناو ئەم بینایە کارەبا نەبراوە هەندێک لەو خەڵکە کارەبا گرتوویەتی تەنانەت پیاوێک باسی لەوە کرد وتی کاگ ئیسماعیلی خەیات ڕەحمەتی کە پیاوێکی بەڕێز بووە و زۆر خۆشەویست بووە لە لای خەڵک ڕەحمەتی خوای لێبێ ئەو لە دەرەوە بووە هاتووەتە ناو بیناکە کوڕێکی خۆی دەرهێناوە وازارم کوڕەکەی ئیدریسی ناو بوو لە دوایە هەمتر هاتووە ژوورەوە کارەبا گرتوویەتی چونکە بەهۆی ئاگرەکەوە وایەرەکان ڕوود بوون و ئەوەش هۆکارێک بووە یەکێکی تر لەوانە کوڕێک ناوی کاک کۆچەرە و کوڕێکی تریش هەر لە هەڵەبجەیە هەردووکیان بە جیاجیا و ئەزانمێکێکیان لە قەبرسانی شەهیدانێکیشان لە قەبرسانی گوڵان لە کاتێکە هەڵیان گرتوون بیان خەنە ناو قەبرەکە تەنانەت ئەڵێ لە کاتی زین و بوونەوەکە گیانیان هاتوۆ بە بەرا پێشتر دووکەڵ چوەتە هەناویان بە دووکەڵەکە وەکو شێوەیەک لە شێوەکان خنکاون و بوراونەتەوە ئەنا نەمردوون بەڵام وایان زانیوە مردوون شۆردوونیان و کفنیشیان کردوون ئیتر لەوا بۆ بیخەنە ناو قەبرەکە چونکە ئەو قەبرانە حاکم هێ من باز لەوە کە ئەڵێ قەبرەکان دیاری نییە ئێستا لەم قەبرسانە قەبری شەهیدانی ئەم کیمیاباران ئەم مەرگەساتە دیاریە بە حەفارە کەنراوە درێژە لە بینە بلۆک دانراوە و الحەدەکان خراوەتە سەر ئەو بلۆکانە یعنی دیارە زۆر درێژە و ئەناسرێتەوە ئەمجا باز لەوە کرێ ئەم دوو مناڵە زین و بوونەتۆ لەو کاتا کە ئێسش لە ژیان ناماون تەنانەت لە یەکێک لە یادەکانە یەکێکیان بەناوی کاک کۆچەر هات بەشداریشی کرد لە قوتابخانەی سوورێن لەگەڵمانە ئەمجا هەر لە نزیکی ئەم بینایە بوو ساڵی 1970 خەڵکی خاوەنی ئەم قوربانیە بوون داخ و مەراقی ئەم قوربانی ئەتوانین بڵێن ڕۆشت بۆ دڵیان کە لە 1970 لە مزگەوتی جامیعەوە بانگەوازیان کرد بۆ ئەو ڕاپەڕینەی ڕۆژی 5 بەڵام زۆر بەداخەوە حکوومەت ئەتوانین بڵێن خەمساردە لە ئاست قوربانیەکی ئاوا لە وڵاتان مەرگە ساتێک ڕوویدا بێ ئەگەر 10 کەس کوژرابێ 15 کەس کوژرابێ بەڵام باس لەوە ئەکرێ ژمارەی قوربانیانی ئەم بینایە شەهیدەکان لە 190 زیاترە زۆر سپاس دەکەم مامۆستا مەمنونم کە ئاماژت بوو ئەو مەیتانە ئەوەندە وەزعەکەیان ناڕەحەت بووە هەندێ مەیتیان بردووەتە مزگەوتی شافعی جەنابی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێبێ لەوێ بووە وتوێتی ئەمانە بە خەڵکی ئەوە نەماون بشۆرێن مشتێک ئاو بکەن بە سەریانە مشتێک بکەن بە ناوقەیانە مشتێکیش بکەن بە قاچیانە لە بری شۆردن چونکە دەستیان پێوە دراوە پێسیان بریندار بووە و بە خەڵکی ئەوە نەماوە بشۆرێن یعنی ئەوەندە وەزعەکەیان ناڕەحەت بووە بوون بە سوودماک باس کرد مەمنونم سپاس دەکەم کاتی بەرنامەکەم هەرەوەندەی ماوە مامۆسای بەڕێز دەست خۆش بێ سپاس بە تەشیریانکانت کاکی برای ویستە شتێک بڵێ جەنابەت ئەگەر ئیزافەی بکەی من سپاس بۆ هەموو بەڕێزان کە بەشداریان کردو هەریەکە لە گۆشەنیگای خۆیەوە تشکی خستە سەر ڕووداوەکە بەڕێز مامۆستا کامەران و بەڕێز جەنابی بەڕێوەبەری ناحیە ئاماژیان کرد کە هەموو قوربانیەکان تۆمار کراون و منحەی شەهیدانیشیان بۆ بڕاوەتەوە من لێرەوەڵێم داوای لێبوونەکەم وانە برازایەکی خۆم
کە خوشکی ئەو کاک حەبیبەیە کە یەکەم کەس ڕووداوەکەی دۆکمنت کردووە تا ئێستش معاملاتی وەڵامی نەگەڕاوەتەوە و هیچ من حۆی امتیازێکی نییە کە باوکیشی شاید حاڵ بووە بەشێکی لەو قوربانیان بەشێک لەو قوربانیان نەبوون ئەمە یەک دوو هەم ئەو دیمەنەی کە جەنابێ مامۆسا باسیەکە کە تەرمەکان بە کەڵکی شوردن نهاتن فعلا من خۆم شاید حاڵم لە مزگەوتی دارالحسانی هەڵابجا تەرمەکان نەک پێسیان سوتا بوویان بار بووبوون بە سووتماک ئەتوانی بڵێ وەکو جەستەیەکی ڕەش هەڵگەڕاو ئێتر کەس نە ئەناسرایە بزانەمە کێ و کێ نییە ئەمە خاڵی دوم خاڵی سێمیش ئاماژەی پێکرا گۆڕەکان مەزاری قوربانیەکان چ لێرە و چ لە گۆڕستانی شەیدانی هەڵەبجە وەکو مامۆسا بەیانی کرد گۆڕی تایبەتن ئەگەر کەسێ مەبەستی بێ وەکو بڵێ هێما و نیشانکردێکیان بۆ بکە بە ئاسانی ئەدۆزرێنەوە تەنیا لەو ڕووداوەدا لەم منتیقا گۆڕی لەو بابەتەیە کە گۆڕی درێژە بە حەفارە هەڵکەنراوە و چەند تەرمێکی تیان نێژراوە ئەو سێ تێبینێمە بوو خاڵی ئەخێریشم لێرەوە من داواکەم لە کەسوکاری شەهیدان کە ڕێکخراوێک لیژنەیەک دەستەیەک خۆیان لە بینی خۆمانە با بڵێن هەڵبژێرین بۆ بەدەمەوچوونی ئەم قەزیانە هەتاوەکو ئێستا نوێنەرێکی ڕاستەقینە کە بڵێن هەڵبژێررابێت و تەمسیلی هەمویان بکە من وازانم نیمانە چەند کەسێک مەسەلەن لێرەوە ئەو بانگەوازە من ئەەکەم لانی کەم سێ کەس کە لە قوربانیان لیژنەیەک پێک بێن بۆ بە دوواداچوونی خواستەکان لایەنە پەیوەندیدارەکان ئەتوانن باشتر ئەتوانین داوایان لێ بکەن و کامەران من کاتێکی کەمم ماوە بەسەرەوە پرسیاری کە پێویست بوو ئاراست بکەین بێژگەر لەوەی کە ماگانە من حەیەک بۆ کەسوکاری قوربانیان هەندێکیان بڕاوەتەوە کە هیوادارین ئەوەی دیکەش کە ماوە بۆی بکرێ بەڵام ئیمتیازاتی بنەماڵی و کەسوکاری قوربانیان و شەهیدان ئەشێ زۆرتر بێ ئەکرێ باشتر بێ چیتر هەیە بێزگەر لەو من حەیە بۆ کەسوکاری قوربانیان واللهی من هەجوابێک پێشووتر بۆ کاک برایم ینی ئێمە هەموو ساڵی عنانمان کردووە تومانە کەس نەماوە ئەو کەسە دوو حاڵەتەیە بە ئێستەشەوە دەیان خێزانی شەیدانی کیمیابارانی هەڵەبجە کە واریسیان نییە ناویشیان نییە هەروارسیان نییە لەبەری هەموو شید بووە ئیلا ڕێکاری یاسایی شەیدانەکە شمولی ئەو کەسە چونکە ئێمە کۆمەڵە پێوەرمانەیە ئەوی موچەی شەیدانە شمولی کەسێک بکە شەیدی هاوڵاتی پێوەرێکیە شەیدی سەنگەر پێوەڵێکیە و شەیدی جینۆسایت پێوەری لە هەمویان باڵاترە یعنی زۆرترین خزمەت گوزاری شمولیەکە دوای ئەوان سەنگەرە دوای ئەو هاوڵاتی ئەوە بۆی بزانی ینی ئەکرێ خەلەلەکە لە بابەتە یاسایە کابی بابەتی شەیدی هاوڵاتی بیلفیعلۆکو بە ڕێزانە باسییان کرد پێوەری خزمەت گوزارەکان یاخود پێ تەنها موچەیەەکە ینی تەنها موچەیەەکە جاران دیارە پشتگیریش کراوەسە پشتگیریشیان بۆ ناگرێت بۆ کۆمەڵیین من ئەو ڕۆژەش هەموو ساڵێکیش لە یادەکا وتومانۆکو کاک برێم بە ڕێزانە منش پێم خۆشە بەڕاستی بۆ بیناسوتاوەکی سیروان کۆمەڵی خەڵکی دیار ینی پسپۆر لەم ئیشانە بێنە پێشەوە نەک بەداخەوە کۆمەڵە ڕێکخراوی زۆر و بۆر بێ ئەنجام هەنێ ئەنجامە بینین ئەوە ئەکرێوەکو جاران چەند جاری کە ئاماژەمان پیاوە تەڵەبی کە سوکاری ئەو شەیدە فیعلیانە داواکاریەکە ڕاستی پەرلەمان بکرێ لە پەرلەمان پرۆژە یاسایەک تەقدیم کرێ ئیسtisنا بکرێ بۆ حاڵەتەکە و خەڵکی مختەز بێت لێ کۆڵینەوە بکات ئاخر ئەمە بە چ پێوەرێک با ئیسtisنای بۆ بکرێ و لەو پێوەرە دەرچێت کە پێوەڵم پێوەری شەیدی هاوڵاتی کە ناکرێ ینی بۆ نمونە لە زاخۆ تاق و خانەقین ئەگەر هاوڵاتیەک بە تۆپ شەید بوو بێت یاخود بە لۆغۆم یاخود بە پەرتەقەمەنی یاخود بە کۆڕەوەکان یەک یاسایە یاساکە گشتگیرە ئەو نییە حاڵەتی ئەکری ئەم حاڵەتە مەساتەکە هێندە سەختە داواکاری منی ئێمەش پشتگیری لە داواکاریەکان ئەم بەڵام پێوەرە یاسایەکە تەنها ئەوەی هێشتۆتەوە موچەیەەکە کە پیانە دێگوکو وا لە سەردەمی حکوومەتی عێراقیش هەرەوە کراوە ینی موچێکی خانە نشینەن من بێخەبەرم لەوەی چی کراوە بۆیان بەڵام ئەوە بیلفعل ئێمەش لەگەڵ داواکاریەکانیان حاڵەتەکە ئێرە ئەکرێ جارێ پێش هەموو شتێ من داواکاریەکەم هەیە سەرجەم کە سوکاری شەیدان واز لەمە بێنن کە ئێستا چی ئەگوزەرێ خۆمان بۆ خۆمان ئەو پشکۆگەشەی کە مێژووی ئێمەیە نەیکوژێنینەوە ئەوە بەشێکی خۆمانین ینی کە یادەکانمان نەکرد زیندوو نەماوە و ئەکرێت دەستێکیش هەبێ بۆی هەر یادەکانی هەڵەبجە نەمێنێت
بڕواکە یانی نارەکانی ئەمە ئەوەی ناری ئەم شارێ ئەوەی ناری کووردە ئەوەی ناری قەزیەکانمانە لەگەڵەوە یادەکە نەمێنێ تۆ خۆت ئەتەوێت یادەکەن کەزوکاری خۆبانیان سرد بوونەتەوە لەوەی بەڵێ بە دڵنیایە و لانی کەم تۆ وەرە لە یادەکەی خۆ تا بەشداری بکە داواکاری هەبێ ساڵ بۆ ساڵ ڕێژی بەشداربوونەکەت زیاتر بکە زیاتر داواکاری بکە باس ساڵی داواکاریەکە جێبەجێ بکرێ بەڵام تۆ ساڵ بۆ ساڵ بکشێرەوە واز لە یادەکانت بێنە ڕێز لە قوربانیەکانت مەگرە ڕێز لە بۆنەکەت مەگرە ئەمە لە کاتێکە با هەمووانە بزانن ئێمە ئەگەر یاد نەکەین ئەرچێکی کەمترمان لەسەرە فریاداگادار و کاکێمنش ئاگادار و ئەم ساڵ لەگەڵمانە بووە یاد ئێوە ئەزان چ بەساتێ لەسەر ئێمە دوودانە مانگ خەریکی یادی شانزی سێن بەلای کەمەوە سێ مانگ یعنی ئێمە ئەگەر نەیکەین بارسوچیەکە لەسەر شانی ئێمە کەمترین ئەرکمان تووشە بێت ئێمە ئەماکەین گەورەترینی ئەرگ لە سەرشانی خۆمان بەڵام تکایە ئەوە هەڵەبجە و مێژووی ئەم شارە و خەڵکی ئەم دەڤەرەیە زەرەرەکان لە نەکردنی یادەکان ساڵ بۆ ساڵە کوژێتەوە و دوجار هەموو یادەکانە برێنە شوێنێک لە شوێنێکیکە ئەکرێتەوە و لێەوە تەنها پامێکی ئێمە ئەخوێنرێتەوە و هیچی تر ئەوەندەی پەیوەندی بە حکوومەت و لانی پەیوەندی دارەوە هەیە بە خۆداچوونەوەکە بۆ ئەوەی کە میادانە گەرم و گوڕ بکرێنەوە من شەفاعەت بۆ حکوومەت ناکەم کاک بەڵام ئەوە منم لێرە لانی کەم نوێنەری ئەم وەزارەتی شەیدانم کاکێ منە گەر ئاگادار بێ کاکفریا داگادار بێ ساڵانە ئەم یادەی سیروان بەو کاتیشی کە کۆرۆنا بۆ کەس نەهاتووەتە دەر ئێمە لەناو ئەم بینا لانیکەم ڕێزمان لە یادەکە کردووە دەستان خۆش بێ من داوای لێ بنەکەم کاتم کۆتایی هەدەزانم ئێوە زیاتر قسەتان هەیە و مستحقیەوەن کە لەم بابەتەیە گفتوگۆ بکەن تەنها ماوەتەوەی کە سوپاسی دووبارەی خۆمان بۆ بەڕێزان کامەران مستەفا بەڕێوەبەری گشتی کاروباری شەیدان و ئەنفال کراوانی هەڵەبجە بەڕێز هێمن حەمە حوسین مدیر ناحی سیروان بەڕێز ئیبراهیم مەیکعەلی نووسەر و ڕاکبیر فریاد هەورامی نووسەر و توێژەر و ئەو میوانە بەڕێز و خۆشەویستانە و مامۆستای بەڕێز و هاوکارانم کە ئەزیەتیان کێشاوە لە سلێمانیەوە تەشریفیان هێنا و هاوکارانیشم لە کۆنتترۆلی سەرەکی سپاس بۆ هەموو لایەک بۆ بەڕێزانش کە بە جۆرێک لە جۆرەکان هاوکاریان کردین تا بە یەگەیشتنەوەیەکی تر هەموولاتان بە خۆی گەورە ئەسپێرین هەفشاد بن.